وڵاتیان زیاتر بکات. خاوەن دوکانەکان و فرۆشیاران دەڵێن قەیرانی دارایی تەنگی پێهەڵچنیون و لە ئەگەری گەڕانەوەی عەرەبەکانی مووسڵ و ناوچە ئازادکراوەکانی عێراقیش مەترسی ئەوە دەکەن جم و جۆڵی بازار ڕوو لە کەمبوونەوە بکات. بازار ئێستا زۆر کزە، بازار بەڕاستی نەماوە، خاصە لەگە ڕۆیشتنە عەرەبەکان، یعنی بازار بە یەکجاری کز بوو. سێمە ئەم نەورۆزە لەگەڵ چەند نەورۆزەکانی چەند ساڵە فەرقی گەلێ زۆر بوو. هەرکەس ناهات بۆ گۆشت. زۆرت کردن عەرەبی مووسڵی بەغدادی ئەوژی چوون. پاشی ئەو چەند مانگەی کە بە عەرەبەکانی عێراقیەکان منتقەی ئەنبار و مووسڵ گەڕاونەتەوە بازار زۆر کەمی کردووە، تەئسیری زۆر لە بازار کردووە، لەبەرەوەی ئەوان ڕاتبەکان مسۆگەر بوو وەکو ئێرە نییە، ئێرەش ڕاتبەکە کەم بووتەوە تا ڕاددەکی زۆر. ئەو دوو ساڵی ینی عەسار بوو لێرە، لەبەر عەرەبەکان تەئسیری لێرە نەکردبوو، زۆر لێرە بوون یەکجار. خەڵباڵغێکی زۆر لە بازاڕی بوو. تەئسیری کردە و ئاوارانی کە گەڕاونەتەوە بەغدای بابرێن ڕمادی ئەو شوێنانەی کە ئازاد کراون. تأثیری کردە بازار. بەشێکیش لە کاسبکاران و چین و توێژە جیاوازەکان کە ماوەیەکی زۆرە سەرقاڵی کارکردنن جەخت لە بێکاری و بێپلانی حکومەت دەکەنەوە. هەندێکیان پێیان وایە هاتنی ئاوارەکان بۆ کارکردن زیانیان پێگەیاندون. هەندێکیشیان دەڵێن ئەو عەرەبانەی تەنها بۆ حەوانەوە و دوورکەوتنەوە لە شەڕ و مەترسیەکان ڕوویان لە کوردستان کردووە، قازانجیان بە بازاڕەکان گەیاندووە. هۆکارەکە چییە کە خەڵک دەستی دایتە عەرەبانەی ئیش عەرەبان؟ ئیشەکە عامەتەن هەموو عەرەبانایەت و دەزانی ئیشەکە کەم بووە، ئیشی ئەمەناتیش بە هەموو کەسە چی ناکرێ، بازاڕەکەشی ئەوە نییە برێنەوە بیام ڕویان کتە عەربانەیە کەس عەربانەی هەدەیە چی لە شێر دادنێ هەیە، گلە بە ڕۆژەی دادنێ هەیە، مەقسەد سادی لەسە دادنێ. توکاندارەکانش بخۆن ئەغلەبی عەربانیان هەیە. بێموچەیی و بێمەعاشی ئەوە سەرەتا ئەوە زیاترین هۆکارە بوو ئەوەی کە بازار نەبێت لە کوردستانە. کاری کاسبیکە بەڕاستی کەچی بڕایەوەتی ڕاتب نییە، یەکجاری کاسبی کەم بووە، عالم هەری سەر براکە بەڕاستی ناوەڵاهی ئیشەکە واقعی بۆ تەکسیش گەلە زۆرە، هەر هەموو ئیشەکان بە زۆر ڕاوەستایە. خەڵک دەڵێ ئەگەر عەرەبەکان بگەڕێنەوە ڕەنگە کار و کاسبی نەمێنێ بەو شێوەیە، چونکە خەڵکی خۆمان موچەیان نییە. والله ڕزق عایدی خوایە، بە هەندێک ڕزق عایدی خوایە، ئەگەر بێ ئەو بودجە بکرێتەوە بە پارە مەسەڵەن مەعاش ببیتەوە دەست پێ بکاتەوە ئەو پاشەکەوتە بدرێتەوە باشتر دەبێت شەردیە. دروستبوونی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان کە چەند ساڵێکە بەردەوامی هەیە تا ئێستا لەلایەن هاوڵاتیانەوە ڕوون نییە ئایا قەیرانەکە دروست کراوە یاخود بەهۆی بارگرانی لەسەر هەرێمی کوردستان دروست بووە. بەڕای زۆربەی چاودێرانیش ناکۆکی نێوان هێزە سیاسیەکان هۆکاری سەرەکیە لە دروستبوون و قوڵبوونەوەی قەیرانی دارایی کە سەرنجام هاوڵاتیان و کاسبکاران زەرەرمەند بوونە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر. وەزارەتی بەرگری عێراق ڕایگەیاند لە ئەنجامی 3 بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی عێراق لە قەزای بەلعاجی باشووری خۆراوەی تەلاس